سڵاوی خی گەورەتان بێ بەڕێزان خۆشەویستان فێرخوازە ئازیزەکان گوڵەباغەکان خۆشحاڵە خۆگەرکە ئەم جارەش لە تازەترین وانەی فێرکاری ئادۆ پریمێر دووبارە خی گەورە مر و مۆڵەتی داینکە بینەوە خزمەتی ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست بەڕێزان بۆ ماوەیەکی زۆر دوور درێژ دابڕین یار بوو پرۆژەی ترمان لەبەردەست بوو مەجالمان نەبوو بینە خزمەتی ئێوە بەڵام ئێستا ئەوە خدا فرسەتی داین کە بینوانێکی تازە و جەدید ڕیکۆردکەین لە بۆ ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست. جا بەڕێزان ئازیزان خۆشەویستان گوڵە شاخ و باخەکان لاوانەی ئەمڕۆماندا دێن باسی فلتەر و ئیفێکتی دەنجی دەکەین سەڵتی دەکەن یعنی کاتێکە تۆ سەڵتێکی ناخۆش و نەشازت هەیە ڕیکۆرد کرایە ئایا لە ئەدۆ پریمێردا هیچمان هەیە تاوەکو تۆزێک وای لێ بکەین شایەنی گوێ لێ ڕاگرتن بێ بەڵێ لە ئەدۆ پریمێردا شامبەشانی سوورە شامبەشانی وێنە و ڤیدیۆ زۆر دەستکاری شێ دەتوانی لە بواری سەوددا بکەی ئەویش دەیە بەشی ئیفێکتات لە وێن دەرێژ دەچێت چێن دەرێ بە کەیف خۆت بڕۆ بەڵام ئەوەی ئەمە مەبەستمانە ئۆدیۆ ئیفێکتە ئۆدیۆ ئیفێکتس یعنی بریم فلتەرەکانی دەنگە فلتەرەکانی دەنگ ئەو فلتەرانی کە لۆ خۆشکردن و بە کەیفکردنی سەوت دەنگ بەکاردێ زۆر ئیشتان پێدەبێتن زاروێ سەوتێکی نەشاستان هەیە یان زاروێ دەتوانێت میکسات بکەن بۆ نمونە ئەو برادەرەکە لێرە وەستاوات بەتەوێت سەوتەکەی وا لێ بکەی کە لە ئەشکەوت دابێ یان لە هۆڵێکی کۆبوونەوە دابێتن لە کاتی میکسات پێویست ناکات سەوتەکەیان برێن لە سەرجادە بێتن یان لە نێو ئۆتۆبان بێتن یان لە نێو ئۆتۆمبیل بێ چۆن دەتوانین دەستکاری سەوتەکە بکە ئێستا بامە ئەو سەوتە پڵی بکەین یا ئەڵڵا یەکەش ڕێژەی بەکارهێنانی شەکرە لەلایەن خەڵکەوە لە هەزار ئەوە دیارە ئەم بەڕێزە کاتێکە ڕیکۆردی کردووە مایکێکی محتەڕەمی لە پێشدەودا بووە بۆیە سەوتەکە وا پێویستە کە گێنەر و رادیۆیی بێتنی یا خود ڕیپۆرتاژی بێ ئێستا ئێمە بمانەوێ سەوتەکە دەستکاری بکەین ئێستا ئەو سەوتە خۆی لە خۆیدا کوالیتەکەی باشە زۆر خراپ نییە بەڵام وا دەبنین کە کوالیتەکەی خراپە ژاوەژا و غژەغژ و بینۆبەردەی تێدا ئێستا ئێمە فلتەرێکمان هەیە بە ناوی ئینهانس ئەلێرە سێرچی لە بۆ بکەین ئینهانس ڤۆکال ئینهانسە ئەوە ئێستا ئێمە لە بەشی ئۆدیۆینە کەواتە فلتەرەکە دەگری و ڕادەچێشی کلیکی لە ڕازەکەی بەرنادەی لەسەر سەوتەکە دایدەنەی و بەڕەڵای دەکەی یەکسەر لێرە لە بەشی ئیفێکت کۆنترۆل ڤۆکال ئینهانسەر لێفت و ڕایت و مایتی و ئەوانەی هەموو بۆ زیاد بوو لێرە توانین دەستکاری سەوتەکە بکە ئێستا سەوتەکەی ئێمە بەم جۆرێ با دووبارە پلەیکەینەوە ئاسۆیەکە زەمەنە ستونیەکەش ڕێژەی بە زۆر چاکە ئێستا تو دەتوێت سەوتەکە تۆزێک بەیزی بدەیە یان قەراری بکەی یا خودێ زەعیفی بکەیت و بیکەیتەوە جواب لە زۆر شوێندا دەتوانی دەستکاری بکە ئێستا بینە بەشی کەستەم سێتەپ ئیدیت لێرە دەتوانی سەوتەکە پیاوە یان ئافرەتە یان موسیقا یان چێ دەتوانی ئەلێرە تەحدیدی بکەی بۆ ئەوەی لەگەڵ زەبزەبات و وەتەرە سەوتیەکانی ئافرەت بێتەوە لێرە ئێستا ئەوە مەیلە بابیکەینە پیا و نێرەکرد بەخۆی و ئەو جارە بینەچی دەربزین دێنە ئەم بەشەمان ئیندیڤیدوێل پارامێتەرس لە ئیندیڤیدوێل پارامێتەرس مۆدەکەش بکەوە بە ئەمە لا ببین تاوەکو سەوتەکە هەست پێ بکەین چ گۆڕانکاریەک ڕوودەدا با پلەیکەین ئەلێرە ئەم دوو ئایکۆن و کەشمانەیە ئەمەش بۆ پلەی دەبی بەس سەوتی پلەی دەکات کارهێنانی شەکرە لەلایەن خەڵکەوە لە هەزار و ئێستا ئاگاتان لێ سەوتەکەی تۆزێک قەرار کرد و با ئێستا ئێمە ئەم فلتەرە بگرینەوە بزانین لەگە پێشتر چ فەرقێکی هەیە هەفسەتەکاندا شەکر شتێکی زۆر بە ئاسۆیەکە زەمەنە ستونیەکە سەوتەکە یعنی شتێکی سروشتی و تەبیعی ڕیکۆردکراوە باز ئەگە بمان دەستکاری بکەین تۆزێکی نێرانی بیتن ئەمە بابیکەینەوە ئەلێرە لە ئیدیت کردمانە مەیل لێرەش دەتوانی لە ئیندیڤیدوێل پارامێتەرز لە بەشی مود بیکەینە ئەمە دەستکاری بکەین و وەبزانین سەوتەکە چ گۆڕانکاریەکی ئەو تۆی بەسەردادێ کە شایەنی ئێوەی بەڕێز و زێدە ئازیز بێ ڕێژەی بەکارهێنانی شەکرە لەلایەن خەڵکەوە لە 1970ەکاندا شەکر شتێکی زۆر بەبەها بوو ئێستا گەیشتنە منتیقەی فیمێل معنی گەیشتنە منتیقەی ئافرەتان
بزانین لە سەوتەکە چی نرخیشدا لەسەر دێ. زۆر گران بوو خەڵکێکی زۆر کەم دایانتوانی بەکاری بێنن زۆر کەم بەردەست بوو بەڵام سەیر هەستان کرد ینی سەوتەکە گۆڕانکاری بەسەردارێت ناگەوێت و سەوتێکت هەبێ کە زۆر ساڵ نەبێ ئەلێرە دەتوانی قەراری زیادکەی هەروەها دەتوانی جوابی زیادکەی یعنی باریک و قەرار یان قەڵە و بەڕێزان خۆشەویستان ئەو بەو سێوتە ینی ئەو سەوتە تۆزێک قەرارە ئاخی دەرەجەی جوابیش بێنێ بەڕێزان خۆشەویستە ینی دەنگەکە تۆزێک باریک دەبێتەوە ئەو جا لێرە دەتوانین دەستکارکە هەروە دەتوانی کیفریمەکانیش بکوێت لە شوێنێک قەرار بێ لە شوێنێک زعیبێ لە شوێنێک باریک بێتن هیچ مەترسێن دەستکاری و فلتەرانە بکەن بێگومان ئێوە زۆر زانات و تێگەیشت و دوو لێات و ترن و دەتوان داینام کە نوشتی تازە و جەدید و لەزیز بدۆزنەوە با دووبارە ئەمزانین چیلات سەددا ڕێژەی بەکارهێنانی شەکر لەلایەن خەڵکی لە ڕۆژانەدا 12 گرام بووە لە 1970دا دۆزرایەوە فرۆکتۆز دۆزرایەوە بەمە شەکل بڵاو بووە یعنی وەکو ڕووباری لەبەر ڕۆیشت بوو ئەمە ژوای کرد هەرزان بێت و هەموو خەڵکی بەکاری بێنن شەکری سناعی ئەمە ژوای کرد ڕێژەی مەعەدەلی بەکارهێنانی شەکل لە ڕۆژانەدا زیاد بکە بۆیە لە ساڵی 1985دا ڕێژەی بەکارهێنانی شەکل لەلایەن خەڵکیەوە بەرز بووە بۆ 106 گرام لە ڕۆژێکدا سەیری ئەو زیادبوونە ترسناکە بکەن لێرەوە تقریبا لە ماوەی جا ئازیزان بەڕێزان ئەلێروکانش دەتوانی فلتەری بەس لە لێفت بدەیان فلتەری بەس لە ڕایت بدەی یعنی بەخۆی هەموو سەوتێک ئەمە برێن ڕایتە و ئەمەش بە لێفتە یعنی لە لێفت و ڕایت چەپ و ڕاست بە پێک دێت و بۆ دەتوانین بەستەنها دەستکاری لێفتکەی ئێستا برێن ئەلێرە بنووسینەن ڕایتەکە لێفتەکە هیچ مشکلەی نەبیتن برێن یان نەنیکەین هیچ ئەوەی نەبیتن و تەنها ئیفێکتەکان لەسەر ڕایتەکەی دابن ینی کۆمەڵێک دەستکاری تروبین و بەردەکترەیە کە ئەلێرە بەنسی بدەبی جا ئەمە بەشی ئەمە بوو بە تۆزێک قەراریکەین بیکەینەوە میل پڵیکەین تقریبا لە ماوەی 100 ساڵدا لە ساڵی 2000دا ڕێژەی بەکارهێنانی شەکر لەلایەن خەڵکیەوە بەرز بووە بۆ یەک تۆز سەوتی زیادکردنەوە هەز بە گۆڕانکاریەکان بکەین بە جوانی 100 غرام لە ئەمریکا سەیری پەیوەندی نێوان ئەو بەرز بنەوە ترسناکە بە ڕێژەی قەڵەویەوە لە ئەمریکادا بکەن لە سەتادا لەسەر و لە بەشی ئیدید ئەگە دەستکاریەکەت کردو بەدڵ نەبوو ڕیسێت و ڕۆتینجی لێدە و دەیکاتەوە ئەوچی جاری جاران ئەجەبا ئێستا ئەمە بین بەشی مەیل و فەیل و ئانە تەسکاریکەین دەتاکانی سەدەی ئەمە مەیلە دەگاتە نزیکەی لە سەدات ئەمە فیمیل ئەمە مۆسی وەیەکێک لەو هۆکار نییە یەکێک لە هۆکارەکە کرمانە مەیل بۆی بە قەرارەکەی زۆر بیت چونکەوە پیاوە زۆر ئۆکەی ئێستا دەینە سەل فڵتەرێکی تریشمان هەیە بۆ دەستکاریکردنی لۆکەیشن و دوور و نزیکی بەکاردێتن ئەویش بە هەلێرە بنووسە ڕیڤێرب لە بەشی ئەوە ئینجا وەرە سەر کۆنڤلوشن ریڤێرب ینی بینە بەشی کۆنڤلوشن ریڤێرب ئەویش با زیادکەین زانین گۆڕانکاریەکانی ئەو شتێکی بۆ هەڵگرتوین ئێستا ڕۆکتانتان کۆنڤلوشن ریڤێرب زیاد بوو و ئەویش دەستکاری خۆی هەیە بە یەکسەر بۆ حەمام ئێستا دەچینە بەشی ئیدیت لەوێن دەرێ ئەم دایلۆگ بۆسکەمە ئەو دایلۆگ بۆکسەمان لۆ دەبیتەوە ئێستا ئەمە لە کلاس ڕوومین یعنی کاتێک مامۆستا لە نێو پۆڵدا دەرس شەرح دەکا بەو شێوەیە دەنجی یعنی تۆزێک سەدا دەنگدانەوەی هەیە لە توانی بیگۆڕی بیکێ ئیمپیتی لیڤینگ ڕووم بیکێ برێن ژوورێکی بەتاڵی دانیشتن ئێستاوە دیوەخانێکی بەتاڵە کەسی لێنیانی ئەو گەلەری بیکەینە قاعەیەک یان شتێکیش لەو بابەتە هەمووی دەستکاری دەکریان بیکەینە هۆڵێکی بەتاڵە و دەنگدانەوە هەیە هەمووی دانرا ئینسایت کار یان لە ناو ستارێ بزانین چۆنە فۆگرافیکە ئاسۆیەکە زەمانە ستونیەکە ڕێژەی بەکارهێنانی شک ئەوە لە ناو سارەیە عەلە لە ئەساس وەلێرەژە توانی دەستکاری ئەمانە بکەی برن لێرە ئەمە 100 تۆزێک کەمی بکەینەوە بیکەینەوە شتا ئەمە هەفتە بیکەینە 6 ئەمە لە بینی هەفتا شتا بیکەینە 50 ئەمە سفرە بینینە ئێرە دەستکاری دەکەیت دەست بە گۆڕانکاریەکان دەکەی و دووبارە
کرا لەلایەن خەڵکەوە لە هەزار ئەفسەتەکاندا شەکر شتێکی زۆر بەبەها بوو لە دیتان ئێستا ئێمە لعبەی بەوەی دەکەین گەمەی بۆی دەکەین زۆر گران بۆ خەڵکێکی زۆر کەم دەیانتوانی بەکاری بێنن زۆر کەم بەردەست بوو بەڵام سەیر دەکەین لە 1970دا ڕێژەی بەکارهێنانی شەکر لەلایەن خەڵکی لە ڕۆژانەدا 12 گرام بووە لە 1970دا دۆزرایەوە فرۆکتۆز دۆزرایەوە بەمە شەکل بڵاو بووە یعنی وەکو ڕووباری لەبەر ڕۆیشتە بوو ئەمە ژوای کرد هەرزان بێت و هەموو خەڵکی بەکاری بێنن شەکری زابرزان لە ڕێگەی ئەم فلتەرانەی دەنجەوە دەتوانن دەستکاری سەوتە ناشاز و ناخۆش و ئەوانەی جوان تەزیل نەبووە بکەن زۆر بە ئاسانی ئۆخۆ ئێوە الحەمدوللا گوێتان هەیە و گوێ ڕاگرن و لەگەر سەوتەکەی مرتاح بوون لە ڕێگە دەستکاریکردنی ئەمانە یعنی ئێستەمە ئینسایت کارە خۆ تەنها بە ئەوە نیە بەس لە ناو ساری بەکار بێتوانی بۆ شتی ترش بەکاری بینی ئەگەنە هیچ ئەمانە دامەگرە و مێسەر ئەم باسوخواسان لە خۆت لەوە دەستکاری ئەم میکسەرانەی ئێرە بکە هاتاکو لەگەر سەوتێک مرتاح دەبی و دوای لە خۆت دەتوانی برین ئەو سەوتێک کە تۆ لەگەری مرتاح وەکو فڵتەر سەیفی کەیوب سەیف پرسێت ئینسایت کار مای بێست ڤۆیس شتێکی وا لەو دوای لێی دابنێ و سەر سەوتێکی تر لە دەرسەکانی پێشترێخنیتمان و فلتەرات خەزم دەکەی جا ئەمە بە کورتی بوو چۆنێتی دەستکاریکردنی سەوت و سەدا و دەنگە خۆشەکانی ئێوە خۆشە هەر ئێستایەکی حەیرانە چی برێن و تازیلەکەن و لە ئەدۆ پریمێردا دەستکاری زەبزەبات و شەپۆڵات و هەروەها ژێدەنجەکانی خۆتانی بکەن تا ناساندنی فلتەر و ملتەرێکی تر بەخواتان دەسپێرم سەبسکرایب لە مەکەن ڕەحمەت لە بابتان خواتان لەگەڵ